مناڵەکان ئەمڕۆ چالاکی ناساندنی پیشەکانەکەی. من کارتەکانم بەدەستەوەیە هەر یەکەی وێنەی پیشەیەکی لەسەر لەگەڵ کەرەستە پێویستەکە. پیشانتانێن ئێوە ناوی پیشەکەم پێڵێن. ئەوە چ پیشەیەکە؟ چۆن سی بکە؟ دوکان واتە فرۆشگا. ئەمە مارکێتە. ڕاهێنانی ناساندنی پیشەکان بە شێوەی گروپی من باخان خەلیل ڕاهێنەرم لە سەنتەری ڕاهێنانی پەروەردەی بۆ مناڵی خاوەن پێداویستی تایبەت. ئەم ڕاهێنانە بە شێوەی گروپی ئەکرێت و هەروەها بە شێوەی تاکیشەکرێت لە ڕێگەی چەند کارتێکەوەی. ئێمە کارتەکانمان زۆرە، بەڵام ئەمڕۆ ئێمە تەنها 5 پیشەمان هەڵبژارد. پیشەکان پێک هاتبوو لە پزیشکی، مامۆستا، هەروە وەستای دیوار و فرۆشگا و بەرگدور. یەک کارتەکان پیشانی مناڵەکانین. مناڵەکە پێتەڵێ ئەو چ جۆرە پیشەیەکە، هەروەها ئەو کەرەستانەی کە لەو پیشەیە بەکارە هێنرێت. چەند جارێک لی دووبارە ئەەکەیت و یەک پیشانیان ئەی کە زانیت ئەو پیشەیە فێر بۆ ناوەکەی ئەزانێ ئەچینە سەر پیشەیەکی دواتر. ئامانجی ناساندنی ئەم پیشانە بە مناڵەکە ئەوەیە کە مناڵەکە زیاتر بەرچاوڕوون بێ، پیشەکان لە یەکتری جیا کاتەوانێ. بۆ نمونە پیشەی دکتۆریەک لەگەڵ فرۆشگای یا لەگەڵ وەستایەکی دوار بزانێ بە چ ئامانجێگەچێتە ئەو شوێنە. بۆ نمونە کاتی نەخۆشی و ئازار پێویستە بچێ بۆ لای پزیشک. بۆ نمونە کاتێکە بڕەپارێکی پێ ئەبێ ئێوە پێداویستێک بکڕەیە خواردنەی کڕێت بچێ بۆ لای فرۆشگا یان وەستای دیوار، پێویستە و پیشانە لە یەکتری جیا بکاتەوە ئامانجەکەی تەنها فێربوونە لە ڕێگەی وێنە و هەندێک کەرەستەی سادەوە.